بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندان و ناڕەزایەتی دەرچوانی پۆلی 12ی ئامادەی بەڕێوەچوو بەشێکیان لە هیچ زانکۆ و پەیمانگایەک ناوێ ناتەوە بەشێکیشان ئەو بەشێک کە دڵخوازی خۆیانە بۆیان نەگەڕاوەتەوە بۆ هۆیە ناڕەزایەتی دەردەبوون داوا لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکەن کە پێداچوونەوەیەک بکات. هاوکات دەمڕۆ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا وەزیری خوێندنی باڵا باسی لەوە کرد کە پرۆسەی خوێندن لە بەردەم کارەساتدایە. لە بەرنامەی ئەمڕۆ بەوردی لەسەر کێشەی شێوازی وەرگرتن و کێشەکانی وەرگرتن و چارەسەرەکان دەوەستین لەگەڵ مامە. لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خۆپیشاندانی بەشێک لە دەرچوانی پۆلی 12 دژی وەرنەگرتن و نائەتنەوەی بەشی گونجاو بۆیان لە زانکۆ و پەیمانگاکان بەڕێوەچوو. لە شاری ئەولێر بەشێک لە دەرچوانی پۆلی 12 لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا ناڕەزایەتیان دەربڕی و داوا دەکەن کورسی بە خۆڕایی لە زانکۆ و پەیمانگاکان زیاد بکرێ. پەرلەمانتارێکیش ئاماژە بەوە دەکات حیزبە دەسەڵاتدارەکان ئامانجیانە لە سەرگیرفانی قوتابیان زیاتر خۆیان دەوڵەمەند بکەن. هیچ معقولیەتێکی تیانە تۆ بێ ڕێژەیەکی زۆر تەلەبۆ بە پارالێل وەرگری ڕێژەیەکی کەمیش بە زانکۆلاین وەرگری هیچ معقولیەتێکی تیانە تەلەبەیەک بە 93.4ەوە تۆ بێ لە علومکیمیای گەرمیان وەریگری تەنانەت علومکیمیای سلێمانی شۆری نەگرتووە ئەمە لە پایچی تەنها لە پایەوەی پارەی پارالێل زیاترێ پارەی پارالێل 250 بۆ زانکۆکانیە هەموو یەچێتە باخەڵی خۆیان هەمووی بۆ دزی و گەندەڵی و پیسی خۆیانەت تۆ بەچی و چۆن داوام لێ دەکەی کەوا من خزمەت بە وڵاتەکەی خۆم بکەم لە کاتێکدا تۆ بە غەدر دەیت و ینی من لە شوێنێکدا دەنیت کەوا با بڵێن حەزمان پێینێ یانیش لەو بارەدا ناتوانین داهێنانی تێرا کورسی خوێندن لە خۆڕایی کەم کراوەتەوە بێ ئەوەی ینی بێ ئەوەی هیچ موبەڕیڕە کە بێت تەنها بە کەرتی تایبەتکردنی کەرتی پەروەردە خوێندنی باڵایە تەنها حکوومەت و دوو حیزبی دەسەڵات دەیانەوە خۆیان دەوڵەمەند کرد لەسەر حسابی خەڵکی فەقیر و هەژار قوتابیان و زانکۆکان ئەسڵەن بوونەتە مایەی ژیاندنی ئەو دوو حیزبەی دەسەڵات چونکە ئەوەندەی قوتابخانە و خوێندنگە و کۆلێژی ئەهلی هەیە ئەوەندە ئێستا حکومی نییە. لە شاری سلێمانی و ئیدارەی گەرمیانیش خۆپیشاندانی دەرچوانی پۆلی 12 ئەنجام درا. داواکاری سەرەکییان ئەم دەرچوانە ئەوەیە وەزارەتی خوێندنی باڵا کورسی زانکۆ حکومیەکان زیاد بکات چونکە ئەوان کۆنمرەی بەرزیان هێناوە و ناتوانن لە زانکۆ تایبەتەکان و پارالێل بخوێنن و بۆ 5 ساڵی خوێندنیان 50 ملیۆن دینار بدەن. 543 هەیە 6 سەدیم هەیە و 1.4ێکم هەیە لە ئەسنانی سلێمانی ناویان ناوم هاتۆتەوە گۆی بڵێ خێران پێکردم هاوڕێکانم هەمووی لە کەلار ناویان هاتۆتەوە طبعا من بەس لە ئەسنان ناوم هاتۆتەوە ئاخر لە باچی تاکە تەلەبەم لە چەم سەماڵە کە 99.43 هەیە و لە طبعا وەرنەگیراوە لە باچی هەم زۆڵمە لە باچی بۆچی جوابان نادەنەوە بۆچی وەزارەتی خوێندنی باڵا بۆچی ئەم زوڵمە لە تەلەباکات دەرەجەمان نێناوە زیرەک نین ئێمە خوێندکاری نمونەی 99.43 آخر لە 350 پرسیارم هەڵەیە خوازانێ بەچ دەردەسەریان 2 ساڵە شەشم تەواو کردووە. بەڕاستی غەدر و زوڵمێکی زۆرە کرد لەم قوتابیانە ینی ئەو قوتابیانەی کە لە 65 بە خوارانەوەیە ئەگەر فۆرمیشیان پڕ کردوێتەوە هەر بۆ جوانی بووە وەرنەگیراون سەرڕای ئەوەی کە 98.85 وەرنەگیراوە لە زانکۆ و پەیمانگاکان یعنی بەجدی زوڵمێکی زۆرە کرێ قوتابیە بۆ 99 هەبوو وەرنەگراوە لە پزیشکیەکان وهروەها زیادکردنی کورسیەکان کورسی زانکۆیان پێویستە زیاد بکرێ کورسی پارالێل بە ڕێژەیەک زیاد کراوە کە لە خەڵکیەکەن پەنابەرێتە بەر پارە و خەڵکی فەقیریش توانای ئەوەی نییە. داشتمان داوەتە وەزارەتی خوێندنی باڵا و دووبارە داوای کۆبوونەوەیەکی زۆر بە پەلەی تایبەت دەکەین لە پەرلەمان بە ئامادەبوونی وەزارەتی وەزیری خوێندنی باڵا بۆیە ئێمە لێرە پشتیوانتانین داواکانتان دەگەین یا داشتەکانتان دەگەینە شوێنی ویلایانی پەیوەندیدار لێرە دووپاتی دەکەمەوە ئێمە نوێنەرتانی نوێنەری ڕاستەقینەی ئێوەین و لەگەڵ ئازار و معنات و خەم و فرمێسکی هەموو ئەو خوێندکارە خێر نەدیوەماندوونە ناسانین. دوای ناڕەزایەتی قوتابیان وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و ڕایگەیاند ناهێڵن مافی قوتابیان بفەوتێت. سەبارەت بەو قوتابیانش کە نمرەی 99یان هێناوە و لە پزیشکی گشتی وەرنەگیراون وەزیری خوێندنی باڵاوتی بە دڵنیاییەوە چارەسەرێک بۆ ئەوانە دەدۆزینەوە کە 99یان هێناوە و وەرنەگیراون. ڕێژەی خوێندکار و قوتابی زۆرە ئەمساڵ 63,000 خوێندکار داواکاری دەرچووە 52,000 داواکاری پێشکەش کردووە
تاقەی ئیستیعابی توانای وەرگرتنی زانکۆکانی کوردستان خۆتان صحافین هیوادارن بێن دیراسە بکەن لە جگەڵ زانکۆکان بڕۆن سیر بکەن 20,000 22,000 زیاتر نابێت بە شەڕە شەق بە هزار ئەملا ئەولا توانیمانە هەر بە ئەوی مناڵی ئەم وڵاتە نەکە سەرجاتە چکە وەکوتم ڕوئای من وایە نازەڕێن خەڵکیشی اتیان مقابلەی ئەو زۆر وەرگرتنش خراپە بەڵام خراپەیە و خراپتریشێ ئێمە لەنێوان دوو اختیارن سێ اختیار نییە خراپەیە و خراپتریشێ خراپەوە هەیە ناچاری هەمووی وەرگری خراپتر ئەوەیە بکەونە سەر جادە وەریان نەگرن و مستقبلیشیان بفەوتێ سەبارەت بە چارەسەرکردنی پرسی ئەو بەڕێزانەوە ئەرزم کردی من ناتوانم بە بڕیارێکی فۆقانی بیکەم بەڵام من یەکێکم لە داواکاریەکانی پشتیوانەکانیان تعاتفێکی باش لەناو وەزارەتی خوێندنی باڵا هەیە و لەناو ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا هەموو بەرابوو خوشکە بەڕێزانێکە لەگەڵمانن متعاتفن لەوەی کە بتوانین بە شێوەیەک پرسەکان بۆ چارەسەر بکەین هیوادارم چارەسەرکردنی پرسەکەش ئێتیهام نەکردین بەشتی تر چونکە داخی گرانم گومان و بێمتمانەیی و چاویلکەی ڕەشسەیرکردنی دنیا و کۆمەڵێشتی کردو ناتوانێت ئینسان بەڕاستی بتوانێت نیەتە باشەکانی خۆشی بۆ کۆمەلگای خۆی جێبەجێ بکە هیچ نەوت من عەزم کردن 99.1 وەرگیراوە تەنانەوەتونە خشت وەرنەگیراوە مەسئولم لەو قسانەی دەیکەم بۆ وجدانی خۆم بۆ ئایندە و بۆ مێژوو دەڵێم فریای سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان نەکەوین بە پەروەردە بە بنەڕەت بە خوێندنی باڵاوە وڵاتەکەمان لە بەردەم کارەساتی گەورەدایە بەپێی ئامارەکان بۆ وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگاکان 52,532 دەرچوو داواکاریان پێشکەش کردووە لە ئەنجامدا 53,277 دەرچوو وەرگیراون بە مەش 9,255 قوتابی لە هیچ شوێنێک ناویان نەهاتوەتەوە لە کاتێکدا تەنیا 4,000 کورسی بەتاڵ ماوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزان دکتۆر دلۆڤان فایق محمود مامۆستای زانکۆ ئەم ئەندامی دامەزرێنەری سیستەمی زانکۆلاین لە ساڵی 2011 هەروە حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان کردووە سوپاسی ئامادەبوونیان دەکەین ئێمە پەیوەندیمان بە ژمارێک لە بەرپرسی وەزارەتی خوێندنی باڵا هەروەها وتەبێژەکەشیان کرد بەڵام ئەوان دیار بۆ ئامادە نەبوون لە بەرنامەکەدا کاک دکتۆر دلۆڤانەگە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر ئەو ناڕەزایەتێکی ئێستا دروست بووە دەمەوێت سەرنجی بەڕێزت لەسەر سیستەمەکە و شێوازی وەرگرتنی قوتابیان لە زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستانە بزانم. ئەم کاتان باش کاک حەکیم سڵاو لە بینەرانی بەڕێز ئەم کێشەی کە ئێستا زەق بووەتەوە زادەی ئەمڕۆ نییە زادەی چەندین ساڵە لە بێپلانی لە دوو لایەنی هەروەردە و خوێندنی باڵا تەنها ئەم کابینە بەرپرس نییە کابینەکانی پێشوو بەرپرسن ئەم وەزیرە بەرپرسی یەکەم نییە بە درێژایی ساڵانی ڕابردوو کەرتی پەروەردە و خوێندن ببووە ئەو کەرتەی کە بە کەمترین گرنگیوە سەیری دەکرا بۆیە بەڕێی من کێشەکە زادەی ئەمڕۆ نییە چەندین ساڵە من لەم بوارە باسی دەکەم خوێندنکردن بە پارە لە زانکۆ حکومیەکانە کارەساتی لێ دەکەوێتەوە بە کورتی سیستەمەکانی وەرگرتن زانکۆلاینە پارەلەڵە ئێوارانە لە ئێستادا پارەلەڵ و ئێواران واتە خوێندنی بە پارە زانکۆلاین واتە خوێندنی بە خۆڕایی ساڵ بە ساڵ خوێندنی بە خۆڕایی کەم کراوەتەوە خوێندنی بە پارە زیاد کراوە ئەمە جیاوازی چینایەتی لە نێوان چینەکانی کۆمەڵگە دروست کرد وای کرد پارە حکم بکا کە خوێندکارێک بە ماندووبوونێکی کەمتر بچێتە بەشێکی بەرزتر بەڵام کەسێک کە پارەی نییە نەتوانێت بچێتە ئەو بەشێکە خەونی پێوە ئەبینێت کەوابێ ئەمە ئێستا ڕووی داوە دەرەنجامە ئەمە ئێستا ڕووی داوە ئەوە نییە کە هەڵەیەک بێت ئەم وەزارەتە کرد بێتی بۆ نمونە ئەم بابەتە بە ڕۆژێک و دوو ڕۆژ چارەسەر ناکرێت بەڕێی من ئەگەر ڕێگەم بدەی باسی چارەسەرەکەیش بکەم یان پرسیارەکەی دوایی بەڵ دوایی لەسەر چارەسەرەکان بە وردی دەوەسین بەس سەبارەت بە پلانی وەرگرتنی ئەم ساڵ تێبینی چی بوو کە بازەکەی 52,532 قوتابی پێشکەشیان کردووە 43,277 ناویان گەڕاوەتەوە تقریبا 9,000 کەس ناوی نەگەڕاوەتەوە 4,000 کورسی بەتاڵیش ماوە بۆچی وای لاتووە بڵێن ئەو پلانە خۆی ئەم ساڵ دەرەجەیەکی یەکجار زۆر هات هۆکارەکە هۆکاری هاتنی دەرەجەی بەرز پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوەیە هەروەکو وتم وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا هەردوو لایەن بە پێی بەرپرسیارەتی خۆیان بەرپرسن لەمەی کە ڕوو ئەدا وەزارەتی پەروەردە شێوازی پرسیارەکان کە هەمومان دەزانی شێوازی پرسیاری وەزاری و تەرکردنی مەنهەج
و دزەکردنی پرسیارەکانی وزاری بەداخەوە ئەمانە هەبووی هۆکار بوون بۆ ئەوەی نمرەیەکی یەکجار بەرز بێ کە ئەم نمرە بەرزانە هات دەڕوات بۆ وەزارەتی خوێندنی باڵا لە وەزارەتی خوێندنی باڵا پلانیان هەیە بە پێی پلانەکان لە بەرزترین نزمەوە بۆ لە بەرزترین نمرەوە بۆ نزمترین نمرە وەردەگیرێت کەوابێ ئەوان بە پێی ئەو نمرانەی بۆیان هاتووە وەری دەگرن کە نمرە بەرز بوو طبعاً بەشەکان هەر لە نمرەی بەرزا دەوەستێت واتە جیاوازی نەماوە لە نێوان کەسێک بڵێن ئەم کەسە زیرەکە و ئەم کەسە کەمتر هەوڵی داوە من ناڵێم تەمەڵ لە ڕووی پەروەردەیەوە بۆیە جیاوازیەکان هەمووی وەکو یەکی لێ هاتووە ئێستا ئێمە نازانین کێ زیرەکی تەواوە و کێی تر کە کەمتر هەوڵی داوە بۆیە جیاوازیەکان کەم بووەتەوە لە نێوان تەلەفەکاندا ئەمەی شوای کردووە هەموو کەس خۆی بە مافخوراو بزانێت لەم کاتەدا ئەمەی پێڵێن تەقینەوەی ئەو هۆشداریانەی کە لە ساڵی ڕابردووە باسمان کردووە کە کەرتی پەرۆدە خوێندنی پێدا تێدەپەڕێت و دەرەنجامەکەی ئەمە بوو کە ئەمڕۆ بینیمان و ئەوانشی وەرنەگیراون هۆکارێکی تریش هەیە شێوازی پڕکردنەوەی فۆرمیش هۆکارە بۆ ئەوەی خوێندکاران وەرنەگیر ئێمە هەر نابێت بڵێن حکوومەتیان وەزارەت تاوانبارە یعنی ئەبێ بە ویژدانی شو قسە بکەین شێوازی پڕکردنەوەی فۆرمیش تەسیری هەیە خوێندکار 12 ساڵ سەعی دەکات دەچێتە پۆلی 12 تەواو دەکات نازانێت بۆچی خوێندوێتی نازانێت سیستمەکانی وەرگرتن چین و نازانێت چۆن ڕیزبەندی بکات ئەمەشی کێکە لە هۆکارانی کە خوێندکاران بەڕاستی ساڵانە هەڵا دەکەن لە پڕکردنەوەی فۆرما یعنی ئەبێ باسی ئەوەش بکەین ینی هەموو ئەو قسانی کە من دەیکەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە یوتیوب لە ساڵی ڕابردوو لە پێرار باسم کردووە و ئێستش وەکرۆک و سێبارە و چواربارەی دەکەمەوە بەداخەوە و چارەسەرەکەیش بەڕاستی من نامەوێت ڕەشبین من بەڵام چارەسەرەکە بە ئاسانی و بە ساڵێک و 2 ساڵ ناکرێت پێم وایە چارەسەری خێرا ئەگەر بکرێت بۆ ئەم دۆخی کە ئێستا دروست بۆ ئەوەیە کە دووبارە ڕاگەیاندنەوەی ئەنجامەکانە بە زیادکردنی کورسی بۆ هەموو چینی نمرە هاتوو یان نمرەکان بۆ نەک ئەوەی تەنها چینێک بۆ نمونە 99 بۆ نمونە 97 هەموو چینەکان چونکە ئەگەر بۆ 99 زیاد بکەی جیاوازی چینایەتی دووبارە زیاد دەبێت ئەوانەی تر بەشخۆراو دەبن بۆیە 50 کورسی و 100 کورسی چارەسەری کێشەکە ناکات بەڕێی من کێشەکە لە وەزارەتی خوێندنی باڵا قوڵتر دەکات هیوادارم دراسەیەکی باشتری بکەن پەلە نەکەن بۆ ئەوەی زۆرترین خوێندکار بەلایانی کەم و مافەکانی بۆ بڕێتەوە هەرچەنە من دڵنیام مافی 100% ناگەڕێتەوە باشە دکتۆر دواتر گرم و لای بەڕێزت لەسەرەوە قسە دەکەین ئایا خوێندن چەندی کراوە بە پارەوە ئایا کورسی بە پارە زیاد کراوە یاخود ئایا کورسی بڵێن بە خۆڕایی کەم کراوەوە دەگرم و لای بەڕێزت ماوەسە حەسەن سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت ئێوە وەکو ڕێکخراوێکی قوتابیان سەرنجتان چی بوو لەسەر ئەو شێوازی هاتنەوەی ناوەکان و ئەو ناڕزایەتی و خۆپیشاندانش کە دروست بووە تێبینەکانی ئێوە لەو بارەوێتی زۆر سپاس بۆ جەنابیشتان کاک حەکیمی بەڕێز و سپاس بۆ میوانەکەتان لە ڕاستیدا ئەوەی کە ئەمڕۆ دەیبینین کە لە بارەی خوێندن و سیستەمی وەرگرتن لە زانکۆکان و ئەو وەڵامانەی کە خوێندنی باڵا بۆ قوتابیانی 12 ئامادەی هەیبوو لە سیستەمی زانکۆلایندا بەڕاستی وەڵامێکی دڵخۆشکەر نەبوو بۆیە ئێمە وەکو ڕێکخراوە قوتابی و وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەر لە سەرەتاوە بەدگومانی خۆمان لە بەرامبەر سیستەمەکە ڕاگەیان و پێمان وابوو کە ئەم وەڵامی کە وەزارەتی خوێندنی باڵا پێشکەشی قوتابیانی کردەوە وەڵامێکی دڵخۆشکەر نییە و بەڵکو نەیتوانی تموح و ئاواتەکانی زۆرێک لە قوتابیان بەتایبەتی ئەوانەی کە نمرەکانیان لە ئاستێکی زۆر باڵادایە تووشی وەکو دڵخۆشی و دڵخۆشییان بکات لە ڕاستیدا ئەوەی کە لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکانەوە بینیمان مەلەلێکی زۆر بوو کە لە ناو قوتابی خوێندکارەکاندا دروستی کرد لە هەرێمی کوردستاندا ئەوە بوو کە نەیتوانی وەڵامێکی پێویستی پێبێ بۆ داخوازی قوتابیان لە ڕاستیدا ئەو سیستەمە بۆچی دانراوە ئەو سیستەمە بۆ دانراوە کە قوتابی بتوانێت درێژە بە خوێندن بدا و لە سیستەمەکە بەو شێوەیەدا ڕژاوە کە قوتابی بە پێی تەڵەبی خۆی بەبێ داواکاری خۆی بتوانێت بچێک لە بەشێک لە بەشەکانی زانکۆکان درێژە بە خوێندن بدا بەڵام لە ڕاستیدا ئەوەی ئێست ئەو جارە بینیمان بە تایبەتی
وتی تەمان ئەو کێشانەی کە لە سیستەمی وەرگرتندا هەند درێژکراوی ساڵانی ڕابردوون و ئەمە هەموو ساڵێکیش وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لایەنە سلبیەکانی ئەم هۆکاری وەرگرتنەمان خستۆتە ڕوو بەڵام خۆتان دەزانن لایەنی پەیوەندیدار کەمتر گوێ لە ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان دەگرێەوە بەخەم نییە بەڕاستی بۆ چارەسەرکردنی ڕیشەی کێشەکانی قوتابیان لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە ئێمە بینیمان مەلەلێکی گەورە بوو کە وەزارەتی خوێندنی پاڵا بالتەحدید پێشکەش بە قوتابیانی هەرێمی کوردستانی کرد خۆتان وەکو ڕاگەیاندن بینیتان کە چۆن گریانی خستە ناو قوتابیانێکی زۆری ئەم وڵاتەوە کە نمرەیەکی زۆریان هێناوە توانایەکی زۆریان بەخەرزدا بۆ بەدەستێنانی نمرەی باش لە ڕاستیدا ئەمن لەگەڵ ئەو بیانوەدا نیم کە وەزارەتی خوێندنی باڵا دەیهێنێتەوە بۆی کە گوایە قوتابی شێوەی پرسیارەکەی سەهل بووە بەڵێ ئەوە سیستەمە تۆ بۆ داڕشتووە ئەو لەسەر ئەو سیستەمە ئیش دەکا تاوانی ئەم قوتابیە چییە کە تۆ سیستەمێکت بۆ داناوە سیستەمی هەڵبژاردنە و تاوانی ئەو قوتابیە نییە کە بەم شێوەیە وەڵام دەداتەوە لەبەرەوە بە کۆی گشتی وەرگرتنەکە لە لای ئێمە پێمان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە بێتەحدید وەزارەتە معنیەکانی وەکو وەزارەتی خوێندنی باڵا و پاشانیش وەزارەتی پەروەردە کە بەشێک لە ئەرکە قورسەکەی دەکەوێتە سەرشان کە ئەوەی کە ئێمە دەیبینین بەڕاستی خوێندن لە هەرێمی کوردستان بە ئاقاری ئەوەدا دەڕوا کە بەرەو بە پارەکردنی سیستەمی خوێندنە بەداخەوە و ئەمڕۆژ خۆتان دەزانن بینیمان کە جەنابی وەزیری خوێندنی باڵا دەستەوسانی خۆی لە هەندێک قەزیە ڕاگەیاندووە باسی شکستی سیستەمی خوێندنی کرد لە هەرێمی کوردستاندا باشە بەزێ وەکو ڕێکخراوی خۆتان ئەو تێبینانێکە تانە یاخود ئەو کێشانێکی لای خۆتان تۆمارکردن دیاتن ئەو کێشانێک کە ڕوبەڕووی دەرچوانی پۆلی 12 بوونەتەوە کامانن بەڵێ لە ڕاستیدا مامۆستا ئەگەر تەماشا بکەین ئێمە نزیک بە 52,000 ئەوەندە تەڵەبە فۆرمی پێشکەش بە زانکۆلاین کردووە لە سیستەمەکەدا نزیک بە 26,000 کەس وەرگیراوە لە زانکۆ ئاهلیەکان لە زانکۆ حکومیەکان ئەوەی تر کە دەمێنێتەوە ڕێک نیوەی ئەو ڕێژەی قوتابیانە دەچێت بۆ خوێندنی ئێواران و خوێندنی پارالێل دیارە کە قوتابی ئەو زوڵمەی کە لێی کراوە ئەوەی کە ئێمە دەبینین قوتابی چۆن زوڵمی لێ کراوە ئەو کورسەی کە مستحقی خۆیەتی ئیستحقاقی خۆیەتی سیستەمەکە بەو شێوەی طبعاً ئەمە کە دەڵێن سیستەمی زانکۆلاین خودی سیستەمی زانکۆلاین نییە بۆی بەڕێزان بزانن لە ڕاستیدا سیستەمەکە ئەو عەقڵیەتەیە کە ئیدارەی سیستەمەکەی پێدەدرێ یعنی پارالێل کە شوێنی ئەو قوتابیە دەگرێتەوە کە بە حەقی خۆی بە ئیستحقاقی خۆی دەرەجەی هێناوە دەتوانێت لەو بەشە بخوێنێ واتە کورسی ئەو قوتابیە ئەو فێرخوازەیە کە نمرەی پێویستی بەدەستێناوە بۆ ئەوی بچێتە ئەم کۆلیژە بخوێنێ طبعاً ئەم زۆربەی هەر زۆری کۆلیژەکان دەگرێتەوە نزیک بە 13,000 مەقعەت لە هەرێمی کوردستاندا دراوەتە دەستی پارالێل لە ئەم ساڵدا کە ئەمە لە توانای قوتابیاندانیە لە توانای کە سوکاری قوتابیاندانیە کە پارەیەک بەو ڕێژەیە دابین بکە کە خۆتان دەزانن ئەگەر پارەکە داشکاندنی بۆ نەکرێ نزیک بە 10 ملیۆن دینارە ساڵانە کە ئەم پارەیە بە خەڵکێک دەکرێت کە بەڕاستی توانایەکی تەواو مادی باشی هەبێت کە بتوانێت درێژە بە خوێندن بدا لەو لایەنەوە کە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە تەواوەتی هەست بۆ دەکەین کە زوڵمێکی ئاشکرا هەیە لە سیستەمەکەدا کە خوێندن بەرەو بە پارەکردن واتە ئەوەی کە خوێندنی ئەهلی واتە قوتابیانی ئەم کۆمەڵگەیە دەدرێتە دەستی کۆمپانیاکان دەدرێتە دەستی جامیعە و کۆلیژە بە پارەکان کە ئەمە لە توانای قوتابی ئەم وڵاتەدا نییە لەم وڵاتەدا هیچ زیممەیەک نییە هیچ بیمەیەکی ئابووری نییە نەک هەر بۆ قوتابی بەڵکو بۆ کەسوکاری قوتابی نییە تۆ چۆن دەتوانی ینی دەستبەری بۆ بابەتێک کە لە ڕووی پرەنسیپەکانەوە لە ڕووی یاسا ناوخۆییەکانەوە کە خوێندن لەم عێراقەدا بەخۆڕاییە و هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق بۆیە بەڕاستی ئەمە پێمان وایە زوڵمێکی گەورە و غەدرێکی گەورە لە قوتابیانی هەرێمی کوردستان کراوە لەو ڕۆوە باشە کاک دکتۆر دلۆڤان سەبارەت بە ئەوەی کە ئایا کورسی بە پارە زیاد کراوە کورسی خۆڕایی کەم کراوەتەوە چۆن ئەو هاوکێشەیە ئەو هاوکێشەیە هەروەکو وتم درێژەی پلانی ساڵانی پێشووە ئەو هاوکێشەیە واتە ئەوەی شتێک بە خۆڕایی بوو لە بازاڕا من بەم شێوە باسی یەکەم تەماتە لە بازاڕا ئەمڕۆ کەمە خواستێکی زۆری لەسەر دەبێت کە خواستی زۆری لەسەر دوو گرانی دەکەن چونکە دەست ناکەوێت
هەمەش مەسەلەی خوێندنی بە خۆڕاییش کەم کراوەتەوە کە کەم بوو زۆرترین خوێندکار یەکەم جار ئەو بەشانە دەنووسێ بە خۆڕاییە بۆیە کە زۆر تەڵەبی بۆچوو زۆر تەلەبە پێشکەشکردنی بۆ ئەنجامدا نمرەکەی بەرز دەبێتەوە هەروەکو نرخی تەماتەکە ئەمە بەهۆی چیەوەی بەهۆی ئەوەی بەشەکانی ترکراون بە پارەڵێڵ واتە کەسێک پارەی هەیە ئەتوانێت نمرە بکڕێ هەر زۆر بە کورتی بەو شێوەیە یعنی بۆ نمونە بڕوانامە وای لێ هاتووە تۆ پارەداری نمرەت کەمترە کەسێکی تر بێپارەیە نمرەی لە من زیاتر لە تۆ زیاترە ئەو پێش تۆ ئەچێتە بەشێک وەردەگیرێ و تۆ لە بەروی پارەت نییە وەرناگیری ئەمە جیاوازی چینایەتی هەروەکو وتم دروست ئەکا ئەم ساڵ بێ و ساڵی داهاتوو بێ و ساڵانی تریش بێ ئەگەر بێت و ئەم کێشەی سەرمایەداریە چارەسەر نەکرێ بە جۆرێک لە جۆرەکان لە هەموو خانەوادەیەک ئەم کێشە دروست دەبێ ئەمڕۆ بە یاسبەی بۆیە باشترین حل ئەوەیە گەڕانەوە بۆ کەمکردنەوەی کورسی بە پارە و زیادکردنی کورسی بە خۆڕایی لەسەر ئەساسی هەروەکو بەڕێز وەزیری خوێندنی باڵاوتی کواڵیتی بەڵام هاوردەکردنی هەر سیستمێک لە دەرەوە بۆ کوردستان بەڕێی من هەڵەیە لەبەر یەک شت ئێمە هیچ شتێکمان لە هیچ وڵاتێک ناچێت ئێمە بە خۆمانی ئێمە کۆمەڵگەیەکین هەموو شتێکمان جیاوازە لە هەموو شوێنێک بۆیە من تکا ئەکەم لە بەڕێزانی وەزارەتی خوێندنی باڵا ئەمڕۆ وەزیری خوێندنی باڵا زۆر ڕاشکاوانە بوێرانە من دەستخۆشی لێکم کە دانینا بە هەموو ئەو ڕاستیانی کە چەندین ساڵ ئێمە باسی دەکەین هیوادارم هەو بم نەفەسەیشەوە هەوڵ بدات کورسی بە خۆڕایی زیاد بکات کورسی بە پارەکەم بکاتەوە لەسەر ئەساسی کواڵیتی خوێندن هەموو کەسێ دەستخۆشی لێ ئەکات ئێمە دەبین بەڵام ئەگەر بەردەوام ببوورە کاک حەکیمە من بەس ئیزافەکەم ئەمە بە تەنها بە وەزیری خوێندی پاڵا ناکرێت دەبێت لەلایەنی وەزارەتی پەروەردەش هاوکار بن بۆ ئەوەی بە لێشاو خوێندکار دەرنەچێنن و نمرەی بەرز بێت لەسەر پێوەرێکی زانستی پرسیاری وزاری دابنرێ شێوازی پرسیاری وەزاری گۆڕانکاری تێدا بکرێت بتوانیت بەم کەسە بڵێیت بە عەلی بڵێ زیرەک بە مەحموو بڵێ کەمتر هەوڵی داوە ئەویش بە پێی نمرەی هاتوویان لەوە تاقیکردنەوەی وەزاری پۆلی 12 باشە بەس چۆن کورسی بە خۆڕایی زیاد دەکرێت چونکە ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە وتی با شەڕە شەق گەیشتووەتە 25 بۆ 26,000 چونکە ئێستا بەپێی ئاماری وەزارەتی خوێندنی باڵابێ کە ئەو ئاماری فەرمی خۆیانە 26,033 کورسی بە خۆڕاییە 10,843 پاراڵێڵ 8,350 ئێوارانە یعنی چۆن کورسی زیاد دەکرێت چۆن زیادکردنەکە زۆر ئاساییە سیستمی زانکۆڵین بە شێوازێک دانراوە چەند پێشکەشکارت هەیە ژمارەی بەشەکان لە هەموو کوردستان بۆنمە چەند هەزارە هەر بەشێک چەند کورسی لەلایەنی زانکۆکەوە نێردراوە وەری بگیرێ ئەوان دەتوانن بەچی بکەن بە کلیکێک ژمارەی کورسیەکانی بەشەکان ئیزافە بکەن دووبارە ڕەنی ئەنجامەکان بکەنەوە و بە پێی زیادکردنی کورسیەکان ئەم کاتە چارەسەرێکی کاتی بۆ خوێندکاران دروست ئەبێت نەک تەنها بۆ نەوەتونەوەکان دووبارە ئەنجامەکان ڕابگەێنرێتەوە چونکە ئەمە بە زیانی وەزارەتی خوێندنی باڵا تەواو ئەبێت و خۆپیشاندانەکان درێژە دەکێشێ ئەمە بەڕێی من باشە چونکە کەسەکانی تریش ستەمیان لێ دەکرێت بەلەم حاڵاتەدا ئەگەر بچیتە واقع ئێستا لە حاڵەتێکەکان ستەمێک کراوە ئەم ستەمە چۆن بۆ ئێستا چاک بکرێت بەڵام بۆ ساڵی داهاتوو دەبێ شێوازی پرسیاری وزاری گۆڕانکاری تێدا بکرێ منهەج تەرک نەکرێ دەبێت ڕێگر بن لە دزەکردنی پرسیاری وزاری لە تاقیکردنەوەی وزاری ئەویش بەوەی کە شێوازی پرسیاری وزاری بگۆڕدرێ لەلایەنی وەزارەتی خوێندنی باڵاشۆ پێویستە تەرکردنی کوردی و عەرەبی بخرێتە دیراسەوە کە ئەمە گەورەترین زیانی هەبوو بۆ خوێندکاران بە گشتی خوێندکارەکانی وێژەیی چونکە معقول نیە تۆ زانستی دوو دەرسی بۆ تەرک دەکەی وێژەیی هیچ واتە پێویستە هەمووی وەکو یەک بچێتە منافەسەوە و هەروەها ژمارەی کورسی پارەڵەل کەم بکرێتەوە بۆ 5% بۆ 6% بۆ 10% بەڵام نەک بۆ 765%. باشە بەس ئێستا چارەسەرە درێژخایەنەکەیە بە هەمانگی نێوان وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا هەموو دایکان و باوکان پێویستە بەم نەفەسەوە داوا لە وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە بکەن بابەتەکان باسکەن و کەسیش هیچ لایەنێک نەیگاتە لایەنی حزبی بەڕاستی من ئەوەی تێگەیشتوم بابەتەکان نەکرێتە حزبی
واقعەکە ئەم ئستا خۆیان دانیان پێداناوە وەزارەتی پەروەردە دەستخۆشیە وەزارەتی خوێندنی باڵا دەستخۆشییان ئەبێ بکرێ بۆی هاان بدرێن مافەکە بگەڕێتەوە بۆ خوێندکاران و کەسوکاری خوێندکاران ئێمەش ئەومان دەوێ دڵنیام کەسوکاری خوێندکارانیش ئەویان دەوێ نەهات و هاواری زیاتر بکرێ نە هیچ چارەسەرەکەیان دەوێت چارەسەر کرا سوپاسیشتانەکە بەڵ دەگەڕێمە وڵات دواتر قسە لەسەرەوە دەکەین ڕێژەکە چەندە چووکە بە پێی وەزارەتی خوێنی باڵا بێ بڵێن بە پارەکە نزیکەی لە 150 دواتر دەگەڕێم وڵا بەرز کاکتۆر ماوەسە حەسەن سەبارەت بە بڵین چی بکرێت شارێک دروست بکرێت بۆ ڕاستکردنەوەی ئەو بارودۆخەوەی کە کورسی بە خۆڕایی بۆ نمونونەکەمە 26,000 یاخود ئەسڵەن بۆچی لە زانکۆ حکومیەکان خوێندن بە پارە هەبێ لە کاتێکە زانکۆی ئەهلی هەیە بۆچی لە زانکۆ حکومیەکان ئەو دەرفەتە کراوەتەوە بۆ هەمووی بە خۆڕایی نەبێ؟ وڵا کاک حەکیم شتەکە ڕوونە ینی من لە سەرەتاوە ئیشارەتم بەو خاڵەتدا کە حکوومەت بەداخەوە مەترسی ئەوەی لەسرە لە ئایندەدا بەڕاستی هەموو سیستەمەکە بکاتە پاراڵێل و پارە و زانکۆکان بە تەواوەتی بخاتە ژێر سیستەمی بە پارەکردنەوە بۆ ئێمە بەڕاستی لێ ینی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئێمە لە سەرەتاوە مەترسی خۆمان ڕاگەیاندووە لەبەرەوەیە بەڕاستی ئەم بارە بە شانی خەڵکی کوردستان هەڵ ناگیرێت ینی بەڕاستی پێویستە کە سوکاری قوتابی ینی هەر قوتابینە کە سوکاری قوتابیش بەشداری بکە لەم پرۆسەیەدا چونکە دوجار بێ ئەمەلکردن بێ ئەرزشکردنی خوێندن لە هەرێمی کوردستاندا دەبێتە شتێکی دیاردە بڕوا بکە کاک حەکیم ئێمە لە ناو خۆپیشاندانەکاندا بینیمان تەڵەبە هەبوو خواحافیزەی کرد بە 98 گوتی من ئەو وڵاتە کۆتایی پێهات یعنی ئەم بێئومێدکردنە بدەینە خەڵک و ئەم دیاریە پێشکەش بە خەڵک بکەین باشە دوجار ئەم وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە چه سوودێک دەکەن لەبەرەوە ئەوەی کە ئێستا دەگوزارێت مەترسیەکە ئەوەیە کە زانکۆ حکومیەکان ئەو شوێنانەی کە حەق و مافی تاک بەتاکی خەڵکی ئەم هەرێمەی تێدایە بدرێت بە کۆمپانیا یان بکرێت بە پارە لانی کەم یعنی ئەگەر حکوومەت بیەوێت لە ڕێگەی قوتابی هەژارە زانکۆکانی بژێنێت ئەمە کارەساتێکی گەورەترە بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ من بیستم لە سەر زمانی جەنابی وەزیری خوێندنی باڵا زۆر ئاماژەی واقعی سەریحی تێدا بوو بەڵام ڕاستیدا مەترسیدار یەکێک لەوانە ئەوەیە کە ینی هەستێک نابینین بۆ ئەوەی لە قسەکانی جەنابی وەزیرەوە هەستێکی واقعی یان بەڵێنێکی واقعیمان نەبینی کە ڕاستەوخۆ بەدەم چارەسەرکردنی کێشەکانی قوتابیانەوە بێت کە ئەمە بۆ خۆی گرفتە لە بەرامبەریشدا نەیشاردەوە کە سیستەمی خوێندن لەم وڵاتەدا هەرسی هێناوە بە سیستەمی زانکۆکانەوە تەنانەت باسی سیستەمی بنەڕەتی و سیستەمی زانکۆکانیشی کرد کە ئەتۆ ئەمە دەدەیت بەگوێی قوتابی ئەم وڵاتەدا لە ئاسی بنەڕەتیە تا ئاسی زانکۆ دیسان جارێکی تر دۆ بێ ئەمەلی دەکەی لە خوێندن و بێ پشتیوانی دەکەی لە خوێندن چونکە پێمان خۆش بۆ پێمان ناخۆش بێ پشتیوانی تەڵەبە لەم وڵاتەدا وەزارەتەکانن وەزارەتی پەروەردەیە و وەزارەتی خوێندنی باڵایە کاتێک کە خاوەنی موەسسەسەکە خاوەنی وەزارەتەکە بێ ئەمەل بووە لە سیستەمەکەی و پێی وا شکستی هێناوە دوو عملی هەیە دوو حل هەیە یان ئەوە تا ئەمانە ئەم حکوومەتە بە عقلیەتێک داوای کۆنگرە و کۆنفرانساتی گەورە بکەن بۆی ئەم عقلیەتە بگۆڕێەوە بە فریای پرۆسی خوێندن بکەوین لە هەرێمی کوردستاندا یان ئەوەی بەڕاستی ئەوانە داوای ئیستقالە بکەن لە وەزارەتەکانیان و پیان وا بێ کە ئەوانە فەشەلیان هێناوە پێویستە بە ئالەتی تر خەڵکی تر بێ خزمەتی پرۆسەکە بکات چونکە ناکرێت پرۆسەی میلەتێک بکێ مامۆستا یعنی کەوتنی پرۆسەکە بەو عقلیەتەی کە ئێستا دەیبینین ئەمە پێمان وایە بارگرانێکی زۆر قورسە و تەلەبە بەڕاستی تووڕەیە قوتابی تووڕەیە بە مانای کەلیمە یعنی تووڕەبوونی تەلەبە لەوە نییە کە تەنها شوێنی خوێندنی نییە بەڵکو لە ناخیدا وێران کراوە لە ناخیدا شکێنراوە حەز دەکا کە ئەو قوربانیەی 12 ساڵی بۆ خوێندن داویەتی ئەمڕۆکانە بە یەک لەحزەیان بە یەک ناوهاتنەوەیەک مەسیرەکەی کۆتایی پێهاتووە لەبەرەوە ئەوەی کە من وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان پێمان وایە لە ئێستادا کە دەبێ قوتابیان بیکەن بەردەوامیدانە بە خۆپیشاندانەکانیان کە ناڕازین لەم سیستەمە بۆ چونکە بەڕاستی ئەوەی ساڵی ئایندە دێت باری زۆر قورستر و گرانتر دەبێ من گومانمان نییە لەوەی کە ساڵی ئایندە زۆرینەی خوێندن بەم سیستەمە بەم عقلیەتە دەکرێتە پارەڵێر واتە دەکرێتە خوێندنی بە پارە
کەمە وای لێکرا گومانی تێدا نییە خەڵکێکی زۆر واز لە خوێندن دەهێنێت و لە خوێندن دوور دەکەوێتەوە کە گومانمان نییە لە ساڵانی ڕابردوودا خەڵکێکی زۆر وازی لە خوێندنێناوە بەوەی ئەو قایرانە زۆر و ئەو قەیرانە ئابوووریە گەورانەی کە تووشی تاک بە تاک هێرێمی کوردستان بووە و لە ئایندەشدا تۆ بتوێ باری ئەم خەڵکە تاکی ئەم وڵاتە بارگرانکەی یعنی کاک حەکیم ئەگەر ئێمە واقعبین بین یعنی هەر کەسێک ینی بەژمارەکان بە فعلی بڵێن ئێمە نزیک بە 1,700,000 قوتابی بۆ 800,000 قوتابیمان هەیە ئەگەر ئەم ڕێژەیە طبعاً بە قۆناغ جیاوازەکانی خوێندن تا جامعاتیش ئەگەر ئەمە بە عقلێتێکی گەورەوە ئیشی لەسەر نەکەین بەڕاستی دەڕوخێت ینی سیستەمەکە دەڕوخێت بۆیە لە کۆمەڵێک لایەنەوە سیستەمەکە لە قەیراندایە سیستەمەکە لە کێشەدایە پێویستە بەڕاستی من دووبارەی دەکەمەوە کە سوربوونی قوتابیان لەسەر مافەکانی خۆیان وەساندنەوەی مافەکانی خۆیان سەرکەوتنیانە و پێشم وایە دەبێ حکوومەت و ئەو سیستەمەی کە جەنابی وەزیر پێی وایە هەرەسی هێناوە ئیلزامی کەن کە حەق و مافەکانیان بۆ بژێڕێتەوە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر دلۆڤان سەبارەت بەو خوێندنی بە پارە و خوێندنی بە خۆڕای بە پێی ئەمارەی وەزارەتی خوێندنی باڵاوێت تقریبان 20,000 بە پارەی و 26,000 بە خۆڕای لە زانکۆ حکومیەکان پێ دوای ڕێژەکە لەوە زیاترە کە بەڕێز باسی ڕێژ لە 165 بە پارەت کرد من داتام لەلایە داتاکە فەرمیە لەلایەن بەڕێوەبەراتی تۆماری زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وابزان بڵاو کراتەوە کۆلیج تەکنیکی شەقڵاو بۆ نمونە 65% بە پارە وەرگیراوە لە پەڕی خۆمیش بڵاوم کردوێتەوە کە 65% وەرگیراوە لەلایەنی فەرمیوە بڵاو کراوەتەوە بە داتا بە ژمارەکان واتە بۆن من لە شیکاری نەخۆشی 25 خوێندکار بە زانکۆلای واتە بە خۆڕایی وەرگیراوە 14 خوێندکار بە پارەلەڵ 27 خوێندکار بە ئێواران واتە کۆی پارەلەڵ و ئێوارانەکە بکەرەوە و پەراوردی کە بنسبەی لە 100 دەرەچێ بە کۆی گشتی 662 خوێندکار لە هەموو بەشەکان بە خۆڕایی وەرگیراوە 181 زائیدەن 368 بە پارە وەرگیراوە کۆی بکەرەوە واتە ئەمە هەمووی چیت چەند دەکات لەو 911 خوێندکارە 65% بە پارە وەرگیراوە ئەمە یەک نمونە لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجە زانکۆلایان 246 کەس یان خوێندکار وەرگیراوە پارەلەل بە 121 ئێواران 145 واتە بە پارە 267 بە خۆڕایی 246 لە پۆلیتەکنیکی سلێمانی 2970 خوێندکار بە خۆڕایی وەرگیراوە پارەلەل 1423 ئێواران 1153 واتە 2576 خوێندکار بە پارە وەرگیراوە بەرامبەر 2970 واتە ڕێژەکان دەگۆڕێ ئەمە ڕێژەی ئێستاە بەڵام کە گواستنەوە و دابەزین و سکاڵا دەکرێت ڕێژەی خوێندنی بە پارە زۆر زۆر بەرزتر دەبێتەوە بە بەراورد لە خوێندنی بە خۆڕایی چونکە ئەگەر سکاڵا دەکرێتەوە زۆربەی ئەو بەشانەی کە دەکرێتەوە بە خوێندکاران بەداخەوە خوێندنی بە پارەیە هەروەکو بە ڕێزی میوانی بەڕێز باسی کرد ئەمە کێشەیەکی گەورە دروست ئەکا لە ناخی خوێندکاران و پۆلی دوانزەکان و ئەوانەی کە ئێستا پۆلی یانزەن و پۆلی دەن کە بێهیوابوونیان بۆ دروست ئەکا لە بەردەوامیدان لە خوێندن بۆیە من تکا دەکەم لە وەزارەتی خوێندنی باڵە لە پەروەردە ئەمانە وەکو مناڵی خۆیان سیر بکەن ئەمڕۆ ئەوەی کە وەزیری خوێندنی باڵا باسی کرد هەنگاوێکی زۆر زۆر باشە هیوادارین بەجددی کاری لەسەر بکەن ئێمە ئەو ڕخانەی دەیگرین لە پێناو بەڕێوەچوو باشترکردنی دۆخی پەروەردە و خوێندنە دەیکەین هیچ مەبەستێکی حزبی یان مەبەستی تر لە پشتیوە نییە ئەگەر ئەو بکارانە دەکەن ئێمە دەستخۆشیتان لێ ئەەکەین هاوکارتان دەبین هیچ بابەتێکی تر نییە لە بەسەلەکەدا بۆیە کاک حەکیم بێهیواکردنی خوێندکار لە خوێندن زۆر زۆر کارێکی ترسناکە هەر وڵاتێ پەروەردەی ڕووخا ئەو وڵاتە ڕووخا واتە سەیری هەر وڵاتێکت کرد سەیری سیستمی پەروەردە و خوێندنی بکە بۆیە من داوا دەکەم بڕیارەکان لە ئێستەوە بدرێ ئەو بڕیارە بنەڕەتیانەی کەوا وا لە خوێندکار دەکات وزەیان پێ ببەخشێت دەست بکەنەوە بە خوێندن ئێستا پۆلی دوانزەکانی ئەم ساڵ سیرمان دەکەن دایک و باوکیان سیرمان دەکەن پێویستە ئەو وزەیەک دروست بکرێ خوێندکاران هیوایەکیان پێ ببەخشرێ کە ئەمەی کە ئەم ساڵ ڕوویدا هەوڵ بدەن چارەسەری بکەن ساڵ بۆ دوای ساڵ واتە بڕیارێک دەربکرێ ئێستا
دوور درێژ خایەن بێ بەڵام بۆ ساڵی داهاتوو جێبەجێ بکرێت کە خوێندکاران بتوانن کە ئەخوێنن بۆچی دەخوێنن و نمرەیەک دەهێنن ئەزان ئەو نمرە چ نرخێکی هەیە چ بەکایەکی هەیە واتە گەڕاندنەوەی بەها بۆ نمرە گەڕاندنەوەی بەهایە بۆ کەرتی پەروەردە و خوێندن ئەمە هەموو باسەکەیە. باشە بەس کاک دکتۆر سەبارەت بەوەی کە لە وڵاتانیش ئەو ڕێژە بەرزەی خوێنی پاڵەڕێڵ بەتابێت بۆ بەشە پزیشکەکان ئێستا کەم کراوەتەوە پێش باسی 100 میلیۆن دەکرا ینی 100 میلیۆن دینار بدەیت ینی ئەو ڕێژە زۆرە بۆ چییە ینی و یاخود کەی ئەم سیستەمە لە کوردستان لەکەیەوە زانکۆ حکومیەکان بوون بە پارە کێدای هێنا بڵین لە ساڵی 2011ەوە کە سیستمی زانکۆلاین دانرا ئێمە بەشدار بووین لە دانانی سیستمی زانکۆلاین ڕێژەی پارەڵێڵ لە هەر بەشێکە دوو خوێندکارێک بەڵام لە سیستمی وەرگرتنا 5% بوو 2% بۆ 5% وەرەگیرا خەڵک نەدەچوو نەدەک بۆ پارەڵێڵ بەڵام ساڵ بە ساڵ زیاد کرا بەهۆی ئەوەی وەزارەت دەڵێن ئێمە بارودۆخی دارایی زانکۆکان باش نییە سەربەخۆیی زانکۆکان پێویستمان بەو پارە هەیە ئەمە بیانوو یان بڵێن پاساوی وەزارەتی خوێندنی باڵایە بۆ خوێندنکردن بە پارە بەوەی کە ئەڵێن لە وڵاتانی تریش خوێندن بە پارەیە بەڵام من دایم هەموو ساڵ وتومە ئێمە نابێ وڵاتی خۆمان بەراوردکەین بە هیچ وڵاتێکی تر ئێمە نە ئابوووریەکی بەهێزمان هەیە نە دۆخێکی دارایی خانەوادەکانمان باری بژێوی ژیانن لە ئاستێکایە کە بتوانین ئەو قورسایی کە خوێندنکردن بە پارە لەسەر باری خێزانەکان دروستی دەکا ڕایی بکەن نە ئەوەی کە ئێمە هۆشیارێکی گشتیمان هەیە کە وەکو هۆشیاری گشتی وڵاتانی تر و لە کۆتاییشدا ئێمە ئەو هەلیکارەمان نییە من بچم بخوێنم وەکو خوێندکارێکی ئێرە دەچێت دەخوێنێ بڵێن ببوورە دەچێت سەعی کار دەکا کار زۆرە ئێمە هیچ شتێکمان لە هیچ کەس ناچێت لە هیچ وڵاتێ ناچێت بۆیە من دەڵێم نابێ هەرگیز سیستمی هیچ وڵاتێکی تر بکەینە بەرگی خۆمانە و چانازی بکەین بڵێن ئێمە سیستمەکان لە وڵاتی تر دەچێت بەڵام واقعی حاڵ ئەم کێشانی لێ دروست دەبێت کە ئێمەڕۆ من و ئێوەی بەڕێز باسی دەکەین و کێشەکانیش بەردەوامی دەبێت ئەگەر بێت و چارەسەری بچینەی نەدروست بەڵێ سوپاس دەکەم ماوس حەسەن سەبارەت بە مەسلەی بە خوێندنیکردنی بە پارەکردنی خوێندن و پێشتر لە مانگین و لە ناوزینەوە وەزیری خوێنی باڵا باسی لەوە کردبوو نابێت لەوە بترسین کە بۆ نمونە خوێنی تایبەت فراوان بکرێەوە باسی لەوە کرد بوو کە زانکۆکان بارگرانێکی زۆرە لەسەر حکومەت دروست کردووە ینی مادەم ئەو هەموو بە پارە خوێندنە هەیە بۆچی زانکۆکان بارگرانیان دروست کردووە یاخود ئێستا ڕسومات هەیە بە تایبەتی بۆوانەی کە 50,000 کە تازە دەچن بۆ زانکۆ پەیمانەکان دەرماڵە نەماوە بەشە ناوخۆی وەکو پێویست نییە ئەو بارگرانیت چییە بڵێن؟ کاک حەکیم من پەرلەمانتار نیم بەڵام ئەگەر ئەو داتانەی کە پەرلەمان و پەرلەمانتارەکان بڵاوی دەکەنەوە بۆ لە ڕووی ئابوووریەوە دەبێت بەڕاستی ئێمە ئێستا شەڕمان بە لەوەی کە حکوومەت دەرماڵەی و دەرگای زانکۆکانمان گرتوایە وەکو ڕێکخراوەکان کە دەرماڵەی قوتابیان و خوێندکارانی لە زانکۆکان سەرف کردبایە کە کوڕان و کچانی هەژاری ئەم وڵاتەن کە بڕواتە بێ کاک حەکیمە تا لەگەڵ قوتابیان تێکەڵ نەبی نازانی چ معاناتێک لە لای قوتابیانە بەڕاستی ینی جاری وا هەیە بەڕاستی ناخت دەکوڵێت کاتێک کە قوتابێک هێژار دەبینی بۆ 10,000 بۆ 15,000 بۆ 50,000 ینی ئاود لە چاوی دێ کاتێک کە دەیبینی هیچی پێ نییە بەڕاستی کاک حەکیم ئەو سیستەمە بازرگانیە یعنی ئەوە نییە بۆ حکومت گەڕێتەوە مەترسیەکە ئەوەیە خۆی باشە وەکو کاکتۆری شارەتی پێدا بەداخەوە تەواوی قسەکانم گوێ لە نەبوو ئەگەر پرسیاری ڕوبەڕووی منیش کردبێتەوە چاک حاڵی نەبووم بەڵام ینی حقیقەتێک بە جەماوەر بیزانێ ینی خەڵک بیزانێ ئەم پارەی کە لە تەڵەبە وەردەگیرێ لە قوتابی وەردەگیرێ بە هیچ شێوێک ناچێت ناو سیستەمەوە بە هیچ شێوەیە بەڵکو ئەسڵەن سەرچاوەکەشی دیار نییە سەرچاوی ئەو پارەی کە بۆی دەچێت ئەوە بەرەنجامی زانکۆکانمانە ئەوە تا جەنابی وەزیر دەڵێ هەرسمانێناوە ئەو پارەی کە تۆ لە 2011 وەری دەگری چی لێ هات ئەسڵان ئەم پارەیە ناچێت بۆ خزمەتکردنی پرۆسەی خوێندن و زانکۆکان لە هەرێمی کوردستاندا بەڵکو ون دەبێ ئەم پارە دیار نییە وەکو چۆن کاتی خۆی پارەی خستەخانەی هیواکە لە ڕێی خێرخوازانەوە کۆ دەکرای ون بوو وەکو چۆن پارەی خانە نیشین لەم کوردستانەدا هیچ
ئەسەرێکی نییە ئەم پارانەش یەکێکن لەو پارانەی کە ئەسەریان نییە کاک حەکیم لە ڕاستیدا ئێمە بە قوتابی و خەڵکی کوردستان دڵی خۆی خۆش نەکە کە پێی وابێ ئەم پارەیە دەچێتە ناو پرۆسەی خزمەتکردنی عیلم و زانست لە هەرێمی کوردستاندا کوا کۆنفرانسەکانی زانکۆ و پەیمانگاکان لە وڵاتەدا کوا کۆنفرانس و کۆنگرەکانی خوێندنی وەزارەتی خوێندنی پاڵە وەزارەتی پەروەردە بۆ پەرەپێدان و بۆ گەشەپێدانی زانست لە وڵاتەدا ئەمە مجاملەیە کە بەڕاستی لەگەڵ عقلی تاکی ئەم وڵاتە دەیکەن بەداخەوە میلەتی کورد میلەتێکین هەمومان زوو شتمان لەبیر دەچێتەوە یعنی زوو دەتوانن مخاطبەی مێشکمان بکەن و زانیاریەکان ینی بەکارمان بهێنن نابێ بەڕاستی ئەم جارە قوتابیانی دوانزەی ئامادی ئەم بابەتە قوبوڵ بکەن بە ئەمڕۆ کامل لە ڕۆژی شەمە بەدواوە خەڵک دەتوانێت پەیوەندی بکات بە زانکۆکانەوە و فۆرم پڕ بکاتەوە وەکالەت بەرێ و کەفالەت بەرێ بۆی پەیوەندی بکە من پێم وایە لەسەر حەقی خۆیان سوور بن کە ئەم ڕێگریە لە سیستەمی بەپارەدارکردن بەرگریکردن لە خوشکوبراکانی کە ساڵانی ئایندە دێن چونکە دڵنیا بە حکوومەت بە چاوی بەپارەدارکردنی تەواوی سیستەمەکە دەڕوە و دەستی زانکۆکانی کردوتەوە لە وەرگرتنی پارەدا کە لە کاتێکدا بەڕاستی کۆی پارەکە هەمووی لێڵی تێدایە ئەگەر پەرلەمان و پەرلەمانتاران بڕۆن لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بکەن ئەو خودی ئەم پارەیە ناچێتە ناو پرۆسەی خزمەتکردنی زانستی لە هەرێمی کوردستاندا بۆیە بەڕاستی من نایشارینەوە کوڕێکخراوی قوتابیانی کوردستان و بەوەی کە وەکو من تا سالینکم هەبووە لەگەڵ ئەو بەڕێزانەی کە پابند وەکو بڵین متهمن بەو بابەتەوە بەڕاستی هیچ ئەسەرێکی ئەم پارانە نییە لەوەی کە لە خزمەتی پرۆسەی عیلم و زانستدا لە هەرێمی کوردستان بەکار بێنرێت بۆیە من دووبارەی دەکەمەوە کە بەڕاستی قوتابیان سوور بن لەسەرەوەی کە لەسەر حەقەکانی خۆیان باسوور بن چونکە بەڕاستی حکوومەت وای لێ هاتووە دەڵێ هەرسم هێناوە دەڵێ فەشەلم هێناوەی چیشت بۆ ناکەم دەی ناکرێت بەڕاستی چۆن وڵات بەڕێوەبردن چۆن یعنی سیستەمی زانستی لە وڵاتە گەشە پێ دەدەیت لە هەموو دنیادا بەڕێزترین خەڵکێک ئەو کەسانن کە عیلم و زانست دەخوێنن بە حورمەترین کەس لە وڵاتەکاندا ئەو خەڵکانن کە یعنی من سیر دەکەم کچ و کوڕی خەڵکێک بەرپرسانی وڵاتان کە دەیبینین لە سۆشیال میدیاوە یعنی کە مخالفەیەک دەکا سەرۆکی ئەم وڵاتە سەری ڕێز و نەوازش بۆ گەلەکەی دادەوەنێ و حورمەت بۆ گەلەکەی دەردەبرێت کە منداڵەکەی من کەسێکی من هەڵەی کرد جۆ بایدن یەکێک لەم ساڵانەی ڕابردوو پێشدەرگاکەی خۆی خاوێن نەکرد بۆ $6 غەرامەیان کرد چێ هەیە سەیری کوڕان و کچانی بەرپرسانی ئەم وڵاتەی ئێمە بکە ئەوە منداڵە هەژارەکانی ئەم وڵاتانە ئەم وڵاتی ئێمن کە ناتوانن بخوێنن یعنی من سەیرم دێ کاک حەکیم لەم وڵاتەدا کە جیهان بۆتە گوندێکی بچووک تۆڕە کۆمەڵاتیەکان هەموو جیهانی بچووک کردوێتەوە لەو سەری دنیا سەرۆکێک مێشێک دەکوژێت دنیا هەموو پێی دەزانێ مانای چییە وەزیرێک لەم وڵاتەدا دڵێ هەرسم هێناوە دەبێ من بڵێم وڵای هیچ مشکلەیەک نییە لەم وڵاتەدا و سپێنش منداڵەکەی من بێ لە زانکۆکەی تۆ فۆرمەکە پڕکاتەوە پەیوەندی بکە بەبێ ئەوەی هیچ حەقێک و مافێک بۆ من بگەڕێتەوە هیچ حەق و مافێک بۆ منداڵەکانی ئێمە بگەڕێتەوە باشە مامۆستا دووەتەگرم وڵای بەرز وەکو چارەسەر چیتان هەیە دەگەرم وڵای بەرز کاک دکتۆر کاتم زۆر کەماوە بەڕێزی دەگەر شتێکت مابێ وەکو چارەسەر یاخود ئەوەی کە ئەگەر بە پارە خوێندن هەبێت لە زانکۆی حکومەی زانکۆی هەلی بۆ کراوەتەوە چارەسەریش چییە ئەوەی کە نمرەی بەرزە بەڕێز ئەوەی بۆ نمونەوەتونەوتیان بۆ نمونە پزیشکی وەرینێک تۆ پزیشکی گشتی یاخود بڵێن خوێنکاری تریشەیە نمرەی بەرزە و ئەو بەشێک کە دڵخوازی خۆیەتی چارەسەرەکە چییە؟ سوپاس دەکەم. چارەسەر وەکو سێباری دەکەمەوە ئەوەیە کە ژمارەی کورسی لەسەر هەمان ئاست بۆ هەموو نمرەکان زیاد بکرێت ژمارەی کورسی بە خۆڕایی بۆ ژمارەی کورسی بە پارەکەم بکرێتەوە ئەمە چارەسەرێکی خێرایە بۆ ئەم ساڵ باسی کواڵیتی ناکەم چونکە ئێمە لەوە نەماوین باسی کواڵیتی خوێندن بکەین کواڵیتی خوێندن بە 10 ساڵ بۆ 15 ساڵی دەبێت تا تەواو بکرێت ئەمە چارەسەر خێراکەیە بۆ هەموو ئاستەکان نەک تەنها نەوەتونەوە چونکە هەروەکو دووبارەی دەکەمەوە تەنها چارەسەرکردن یا دەستبردن بۆ چارەسەرکردنی کێشەی نەوەتونۆ گەورەترین کێشە هەم بۆ نەوەتونۆکان دروست دەکە هەم بۆ خوێندکارانی بڵێن هەم بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەمە یەک چارەسەری درێژخایەن گێڕاندەوەی هیوایە بۆ خوێندکاران ئەویش بە بەڵێندان و دەستکردن بە ئیش بۆ ئەمە هەنگیکردنی نێوان وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بۆ ئەوەی لایەنی پەروەردە گرنگی بدەن بە شێوازی پرسیاری وزاری نەهێشتنی دزەکردنی پرسیار ئەویش بە گۆڕینی شێوازی پرسیاری وزاری یان تاقیکردنەوەی وزاری پرسیاری تاقیکردنەوەی وزاری و لەلایەنی خوێندنی باڵایش
بە ئاشکرا و بە بڕیارێکی فەرمید هیوادارم سەرۆکی حکوومەت ئەو بڕیارە بدا ئەگەر بێت و لە دەسەڵاتی وەزارەتی خوێندنی باڵانیە کە خوێندن ژمارەی کورسی خوێندن نەزان و حکوومیەکانە کەم بکرێتەوە بۆ 5% وەکو ئەوەی هەر نەڵێن با قەتعی نەبین ئێمە زۆر ڕەش و سپی سەیری دنیا ئەکەین و هەروەها باسی زانکۆ ئەهلیەکانت کرد ئەمەی کە ئێستا ڕوئەدا ناڕاستە و خۆ هاندانی خوێندکارانە بۆ ئەوەی یا ئایا بچنە دەرەوەی وڵات بخوێنن لە ئێران و لە تورکیا و لە وڵاتانی تر یان بچن وە زانکۆ ئەهلیەکان بۆیە ئەمەی کە ئێستا ڕووی داوە هەموو ئەو ئاماژانەیە بۆ ئێمەی کە چاودێری وەزعکە ئەەکەین یان دۆخەکە ئەەکەین هیوادارم ئەوەی باسمان کردوەکو پێشنیار خستمانە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا بەڕەچاوی بکردن و بە دڵنیایی و بە نەفەسێکی واقعبینانەی وەکو ئەمڕۆ واقعبینانە باسی کێشەکانیان کرد هەر بەو نەفەسەوە چارەسەری بکەن ئەمە پێشنیاری منە بە دڵنیاییەوە یەک تۆز خوێندکاران و کەسوکاریشان بیری لێ بکەنەوە ئەمە چارەسەرەکەیە کە باسم کرد. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر مامۆستاگەر بە کورتی شتێکت ما بێ وەکو چارەسەر سوپاس دەکەم مەمنون. زۆر سپاس وەڵا کاک حەکیم وەکو چارەسەر دەبێت بە تاکیدی یەکێک لە هۆکارەکانەوەیە کە پێم وایە حکوومەت پاشەکشە بکە لەو مەقعدانەی کە لە حەقی عامە گرتوویەتی بۆ حەقێک کە پێی دەگوترێت پاراڵێر و ئێواران و زەوتی کردووە ئەمە بگێڕێتەوە یەکێک لە چارەسەریەکانە کە من ئەوەندەی کە بەرچاوڕوونم تا ئێستا نزیک بە 240 بەس لە بەشە پزیشکیەکان دراوە بە مەقعدی پارالێل ئەمە یەک لە چارەسەریەکانە کە بە خێرایی حکوومەت بیکە لەم قۆناغەدا و هەروەها ئەو بارگرانی کە ئێستا دروستی کردووە لەسەر تەواوی قوتابیان چەند مەقعدمان هەیە بۆ نمونە ئەوەی کە لە ژمارە و داتاکان باز دەکرێت تەواوی مەقعدەکان بداتەوە مافی قوتابی بە نمرەی بەپێی نمرەی خۆی کە چەند دەوەری دەگرێت ئەم قوتابیە بکاتەوە خاوەنی مافەکەی ئەمە یەکێک لە چارەسەری خراکانە خاڵێکی ترەوەیە کە حکوومەت بەڕاستی بیر لە کۆنفرانسێکی گەورەی نێوخۆی بکاتەوە بۆ فریاکەوتنی خۆی و سوود لە ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان وەربگرێ و ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان بەڕاستی بکرێنە پارسەنگێک بۆ پشتیوانیکردنی سیستەمی حکومی چونکە بەڕاستی ئێمە لەگەڵ قوتابیان تێکەڵین ئێمە لەگەڵ خوێندکاران لە وڵاتە تێکەڵین ئێمە ئاگامان لە معاناتی تەڵەبەیە بەڕاستی ئێمە چاومان لەوە بوو کە حکوومەت لە ئانوساتی ئەم ساڵدا بیر لەوە بکاتەوە کە دەرماڵە بدا بە قوتابیان و هاوکاری قوتابیان زیاتر بکە بەڵام بەداخەوە بارێکی تری گرانتری خستە سەر شانی قوتابیان و داخوازیم ئەوەیە کە لەم قۆناغە خێرایەدا باشترین ئەوەیە کە مەقعدە خاوەنداریەکان بگەڕێتەوە بۆ ئەو قوتابیانەی کە بە حەقی خۆیان پێویستە حەقیان پێ بدرێ و تراجع بکە لەو داگیرکاری کە بەرامبەر بە مەقعدەکان کراوە. زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لە ڕانێەوە لەگەڵمان بووی هەروەها دکتۆر دلۆڤان فایق محمود ئەندامی دامەزرێنەری سیستەمی زانکۆلاین کە لە ئەمریکاوە لەگەڵمان بووی سوپاسی هەردوولاتان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ